بەشەی کە ماوە لە بەرنامەکە بە خۆشحاڵی و میوانێکمانەیە لە سەردەشتی ئازیزەوە ئەمڕۆ لێرە میوانە لە لامان میوانی ژنێ لە ماڵی خوایەتی زۆر بەڕێز کاکە ڕەحیم بەریاجی کە بەڕێزیان ژەنیاری ئامێری کەمانن ئەمڕۆ هەندێک پارچە مۆسیقای زۆر جوان بە کەمانەکەی پێشەشمانەکە وە گفتوگۆیەکی هونەریشی لەگەڵاکەین بزانین چەند ساڵە سەرقالێن بابەتەیە کاک ڕەحیم بەخێر بێ بۆ ڕۆژبانیە بایم باش کاکە ڕەحیم زۆر بەخێر بێ چەند ساڵە لەگەڵ کەمانە برادەرایەتیت هەیە وڵای 23 ساڵێک دەبێت 23 ساڵ ماشەڵڵا تەمەنێکە ئەرێ وڵات تەمەنێکە چۆن بوو دەستە پێکرد مامۆستا وڵای ناو ئەم بوارەوە و دەست بە کەمان ژەنین و ئامێری کەمانە هەڵبژارد و باسێکی ئەومان بۆ بکە وڵایە من حدودی 10 ساڵم بوو لە حەفلەکانی گوندەکەی خۆمان گوندێکمان هەیە لە نزدیک شاری سەردەشت شارێکە بە نێوی ڕەبەت لێ لە گوندەکانی وێ حەفلە و شتیوا دەهاتە و دەمێ ئەو مامۆستا ئازاد قەرەداغی هەبوو کەمانی دەژەنی من شیام چوە ئەو کەمانەی لە ماڵەیە بەزمم بە باب دەگردم گوت دەمهەوێت تابەت پەیدا بکەن و بۆت بکڕن بەڵام ئەرێ وەڵا بەزم و گوڕم گربوو بۆ لێدانە نەخوار بڵەن شتیوانە ناوەڵا ئیتفاقم بابم هونەردۆست بوو خۆی مامۆستا ئازاد کە دۆستی بام بوو دۆستاتی هەبوو بۆی هێنا کەمانێکی بۆ هێنا بۆ خۆی زۆری دەستێوەدا هیچ فێر نەدەبوو زۆری بەڵا عەزی لێ بوو زۆری پێخۆش ئەی تۆ چۆن فێر بووی وەڵی میش هەر چاوم لێ دەکرد دوای وای لێها کوتی ها بزانام دەخوا ئەتۆ مێشکت چاکتری وەردەگرێت یانی کەمانەکەی بۆ باوکە هێنا بووێ بەڵە بەڵە باشە ئیدی بۆ من بووە باش لە وەختەوەی تر بە ئەزمون فێر بوو یانی تر خوێندت بووی نا وەڵاو دەمی وڵاتی ئێمە ئەوەی نەبوو کەسێکی وانە بوو فێرت کات کەسی لێ نەبوو شارێکی چکۆلە بوو کەسێکی وانە بوو مەسەن شتێکی وات فێرکە هەر سەماعی بۆ خۆم وەلی دەکەوتم بەڵە چاوم لێ دەکە بە چاو لێکردن و بە ئەبوانە فێر بوو اینجا مامۆستا پێمان خۆشە دواتر بێگومان گفتوگۆی زیاتر ئەکەین ئەگەر تۆ ئامادەبی گوێمان خۆشە گوێمان لە پارچە میوزیکێک بێ بەسەر چاو چاوانت گەشت بێ فەرموو بەسەر چاو
دەست خۆشگاک ڕەحیم دەست فەنجە خۆش بە کاکە ڕەحیم جا باسێکیەوەمان بۆ بکە ژەنینی کەمان بە تەنیا خۆشیان حەسە کرد کەسێکەشی لێ بەلێرە والله ژنینی کەمان بە تەنیا خۆش نییە خۆش نییە بۆی هەر کە هات یەکسەر پێویتم وتی کەسی کەم لەگەڵایە بۆ ئەگەرێمە بەس قسەت لەگەڵ بکەین کاک ڕەحیم بۆ لەگەڵ لەبەر خۆتەوە گەرەنەکە ناڵیتەوە والله شتێک دەڵم هەر سەربەندی ئەوڵی دەڵمەوە دوایەوە لە مێشتە لە لە خیاڵمدا بخۆم زەمزەمەی دەکەم و دێڵمەوە مەسەلەن چ پارچە مۆسیقایەک زۆر ئارەزووەکەی بە تەنیا هەر خۆشت بی لەگەڵ کەمانەکەی بیژەنی سنتور زۆر خۆشە لەگەڵی سنتور خودیش خۆشە مەبەستی منەوە نییە لەگەڵ ئامێریکی تر بۆ خۆت کە بە تەنیا بیت حەزەکەی چ پارچە مۆسیقایەک بژەنی ینی ئاوازەکە بێت کە زۆر خۆش بێ لە لای تۆ یعنی زوو بیژەنی حەزت لێ زۆر حەزت لێ والله ئەو ئاوازەی مامۆستا محەممەدی مام لێیە لە مقامی هومایوندایە ئەوە زۆر خۆشە هومایون ئەمەی پێشووتر بوو یادانێکی ترە ئەمە یەستەکەی لێمدا ئەوەی پێشتر ئەوم زۆر پێخۆشە باش بە 23 ساڵە بۆ هەوڵت نەداوە تۆزێک مەسەرەن نۆتەکان نەتخوێند هیچ شەیت نەخوێند لەسەری نۆتەکان هیچم نەخوێن لەگەڵ هیچ گرۆیەکی کار ناکەی بەرەوەڵە بە سەماعی کارم دەکرد ئەمە بخواان دادەنیشتن شتەکان پێ دەگوتم ئەمن لەبەرم دەکرد لەبەرنێت کارم لەسەر دەکرێت یەک ئەو دقیقە گوێم لێ دەبوو لێم دەدایەوە زۆر باشە مامۆستا زۆرە پێچوو تا بە تاواتی فێری ژەنینی ئەمریکامان بووی بەخوارە وڵا زۆر پێچێت هەشت ساڵەکان جارە 8 ساڵ 9 ساڵان هەر بۆ خۆم خەریک بووم لە ڕوو نەوار و سیدی ئەو دەمی نەوار هەبوو نەواری کاسێتە بوو گەم دەداوان و لە ڕووانەوە ئاوە دووان دەکەوتم باش بۆتە پیشە بۆت ئەمە یعنی توانی وەکو پیشەیەک سەیری بکەیت تەماشای بکەیت کاک ڕەحیم تەنها پیشەیە کایان پیشەیەکی تری شەکات شتێکی ترەکات بۆ ژیانی ناوەڵای بۆ ژین و ژیانی من هەر ئەوەیە هەرەوەیە باشە لە ڕۆژەڵات باشە خەڵکێک مەسەلەن ئارەزووی دانیشتن و مەجلیسێ هونەرەکانیان هەیە پێشدا زۆر باش پێشدا زۆر خراپە کەم بۆ کەم بۆتەوە شتەکەش بەو شێوەی نییە ئێستێ باش منجا حەزەکەین زۆر گومان لە پارچە مۆسیقا بێ بەسەرچەوە چینە لای پارچەیەکی تریش بەسەرچەوە بۆنی قەرە خەرمانەکە ژات بۆنی قەرە خەرمانەکەی خات و ڕۆژانیش هات بەسەرمانە هەرێوەڵڵا خۆشە بۆنی خواردنی خۆشیش خۆشە لەگەڵ باشتر عەسفەکە فەرموو
هەر بژی مامۆستاگیان مقامەکەم تێکەڵ کرد دووە لە هاتمەوە سەر بەخێر دەستە خۆش بێ ئەمەدی ماملیە یەک دەستەکانە خۆش بە مامۆستا تۆ هەموو ئەم ئاوازانە و لەبەر کردووە والله هەرچی بەس بەپێشکدا بێویدم جێری وە دوودانم بەسەرێکەوە دەڕۆم دەبینی تێکەڵیان دەکەمەوە مەسەن مقدمەکانیان تێکەڵ دەکەمەوە لەگەڵێکی دیکە دایدنێمەوە باشە جیاوازیەوەی کەسێک کە بە سەماعی فێری یەکێک لە ئالەتەکان بوو بێ لەگەڵ کەسێک بە شێوازی ئەکادمی لەسەر نۆتۆ ئەم بابەتانە بتوانێت عازفکات چ جیاوازیەکیان هەیە والله ئەوەی کە سەماعی کارێکی تۆ ئەوەندەی کە ئەمن گوێم لێ ڕاکتێسێ مامۆستا حامید ژەنیار هەیە لێرەکانە بەڵێ بازیانە ئەو ڕێزمان بۆ هەیە سڵاوی دەگەێنم ئەو بە سەماعیش پێما بەکارێک تۆ بە نەزەرم وەلی کارەکەی کە دەیبینم مەسەنی دیکەم دیوەکەن لە ڕوونۆتەوە مەسەن نوتخانی کاریان کردووە زۆر بە قووەترە لەوان لە مەقامەکاندا مەسەن نۆتێک ئەزانی بخوێنیتەوە ئەگەر مەسەن لە شوێنێکا بڵێن ئەم نۆتەمان هەیە زوانی بخوێنیتەوە ئەمن ناوەڵام تەنها بە سەمعی فقط بە سەماعی دەبێت گوێ لە ڕاگرم و شتەکەی لێی وەرگرم یعنی مامۆستا بە یەک جار بۆ نمونە ئەگەر میوزیکێک گۆرانیەک هەبێت بەس گوێت لە ئاوازەکەی بیتر دوای ئاوازانەی عەسفیکەی ئەرێ وەڵڵا ئەگە هەر گۆرانیەکی بێ مەسەن کابرا بیرە ناچێتەوە مامۆستا نانە لە بیرم ناستەوە گوێ لێ ڕادەگرم و ئەوڵە گوێ دەمێسە زۆر شتەکان مەسەن لە یوتیوبیدا دانلودیان دەکەم لە ئینتەرنێتیا لێ دەم لەبەری دەکەم ئەلبەتە ناتوانم هەموو مقدمەکانیشان لێدەم فقط دەتوانم ئاوازەکەی دەربێنم و مقدمە یا ئەگەر نەمتوانی تااقەتم لێ نەبوو مقدمێکی بۆ خۆم بۆ دانێم هەر لەو مەقامەیدا ئەڵێ لە کوردەواری خۆمان ئەڵێ ماڵە قاپەشکێ سکانێکە شکێشتێک لەو بابەتەیە چەند کەمانە تشکانوە تا ئێستا وڵا دوودانە بە چێشکێ کەمان مامۆستا وڵای جارێکی هۆشم نەبوو هۆشم نەبوو لە سەیارە لەگەڵ ڕفیقان چوبووینە دەرێ هەر ئاوە دام نابوو برادەرەکەی خۆم کە هێویستی دانیشن نەیدی بوو ڕاز لە سەریدان تێکشکە ئێوە جارەکەی جارەکەی تر جارەکەی دیکەش وڵا لە دەستم داشکا بەر بووە چەند تاڵت قرتانوە لەو تاڵانە ئەگەر لێ بێتەوە چیەکەی چوار تاڵک وڵایە من تاڵم دەسیدا ناقرتێن ئەگا بەوانە بۆ گوشانەکە توندم کرد تەلەکەی ئەبۆی کۆکانی دەکەم باشە مامۆستا ئەم کەمانەی ئەم ئامریکا پێێتە ئەم کەمانە لەگەڵ کەمانێکی ترە بە نێردووکی وەکوێ کە عسفەکەیان تۆ دەست لەسەر ئەمایان زۆرتە ڕات هەروەکی فەرقی پێ ناکات نانە فەرقی پێ ناکەەوە ئیستاندار نەشتەکانیان ئیستانداردن هیچ فەرقی پێ ناکە وەلی دەنگی خۆش و ناخۆش هەیە ئەو بۆ هەنێ ئامێری تر هەیە لەم دەستمان لەسەرەوە ڕاهاتوو تا ڕاینەوە ئەوانە ئەوە شایی نازانیانڵە عرزەکەی ڕحیم وڵی ڕحیم با پارچێکی ترشمان گوێ لێ بێ بستە چاو فەرم چاو خۆش دەست خۆش مامۆستا گیانماندوو نەبی سپاس سڵامەت بیەخۆ
ئامەسا سەرسامی بە چیە لە کەمانە زۆر کەسێ لە هونەرێکا مەسەلەن لە دەنگ بێژیە ئەڵێ سەرسام مامۆستا حەسەن زیرەک و هونەرمەند ماملێ لە کەمانە تۆ سەرسامی بە چه کەمان چەژنێ وڵای ماملێ مامۆستا ماملێ لە ئەوەی کە کەمان ئەژەنێ مەسەلەن مامۆستا مشتبای مستەبای میرزادە زۆر کەسی ترمان هەیە لە کەمانە مامۆستا مستەبای میرزادە گوێ لەوان ئەگریتەوە ینی بەردەوام زۆر گوێ لە وێڵا دەگرم هەچەند کارەکانیشی قورسن بەڵێ بێگومان وەلی هەر خۆشە گوێ لێ ڕاگری لێرە لە سلێمانیش مامۆستا نۆر قەرەداغیمانەیە کاک ڕێبازمانێ وڵا زۆر کاگالان کامیلمانێ ئەوانە بەڕاستی هەمووی کەمان چەژەنی باش خۆت دان ناسم بەڵە وڵا گوێ دیتە بەرە ئەرێ وڵا جۆشیان دەدەمێ و زۆر زۆریشان ڕز لێ دەکرم باشە لای کۆمێتیشان بۆ دنێرم هەر بژیت مامۆستا چۆن ئەتەوێت گرنگی زیاتر بە ئەم بوارە بی کە بۆی زیاتر بەرەو پێش بچی لە بواری ژەنینی کەمانچەیە وڵی چ پلانێکت هەیە بۆمە تازە تەمەنمان ئەوەندە چۆتە سەرێ نانا ئەوەندە نەچۆتە سەرێت لە چلیمان تێپەڕی نێمە تازە بە تەماینیم پیشڕەفتە بکەین ڕۆینە پێشێ مامۆستا ڕەفیقی تۆ بۆ بە چ ساڵ تازە دەسەکا بەژیان من ئێستا بەستەوە مامۆستا ساز بم ئێستا وڵی جا ئینشەڵا موفەق بی مامۆستا گیان زۆر بەخێر بی زۆر بە خێراتی مامۆستا گیان سەر چاوان لە سەردەشتەوە لە سەردەش دانیشیە لە وڵی من لە خەڵکی سەردەشتم شارێک بەنێوی ڕەبەت خەڵکی وێم شارێکی سەر بە سەردەشتە وەلی ئێستا لە تقریبا حدودی 10 ساڵێک دەبێت لە بانەدا دەنیشم باشە مامۆستا خەڵکی ئەوێت تا چەند حەزەکەن گوێبیستی میوزیک وەم بابەتانە بن تا چەند حەزیان لە بوارە هونەرێکان هەیە هەمووی هونەرمەندە یعنی هەمووی شاعیر و گۆرانی بێژ و یعنی لە سەتی شێستی هەر ئەوەیە لەوێ هونەر زۆر زۆری ڕێزێ دەکەن زۆر وەدوی دەکەون خەڵکەی وەری ئێستا خەڵکی سلێمانێژ وەکوی خۆمان چاو لێ دەکەم هەر دروست وایە یعنی ئەو دوو جەماعەتەی یێرەکانە و ئی خۆمان هەر دروست وەکێکوان لێکچویان زۆرە باوەڕکە یعنی هەر زۆر سەیرە هەلاقە و شتیاکان هەریەکە یعنی ڕێز و حرمەتیشیان زۆر زۆر دەگرن ڕێز و حرمەت زۆر زۆر مەسەن لێرەکانە هەیە یاخوا بەخێر بێ کاک ڕەحیم یعنی میلەتێکی زۆر زۆر پێشکەوتویە زۆر بەخێر بێ مامۆستا گیان لەباری ئەدەبەوە هەر شوێنێکا زۆر سپاس بەخێر بێ سلامت بی ئینشاءالله مەمنون هەمیشە جێگەی ڕێز و فەخرن ئەوانەی کە قوربانت بم مەمنون سلامت چ بە هاوی واتە بە سەمعی یان بە گوێگرتن فێری ئالەتێکە بن چ بە ئەکادمیش زۆر بەخێر بێ کاک قوربان سلامت زۆر بەخێر مامۆستا ساتێکی ترە توانین گوێ بیستبین بەسەرچاو دوایین پارچە وابزانام خۆش تو ئامادە نەکرد بەرسێ پارچە پوشەم والله کوڕ بڵێ مامۆستا ئامادەکاری نەیە ماشەڵڵا خۆی ئەمە چییە زیایە؟ نا چونکە بە تاقیتەنێم نازانم شتێک نیە ئێمە چەپڵی لەگەڵا لێدێن بۆ کورە لە خزمەتدا مامۆستاگیان زۆر بەخێر بێ دووبارە قوربانت بم لەوەرە قوربانەکەی مامۆستا حەسەن زیرەک کراس زەردێ و وەرە قوربانی تێکەڵ کرد دەست خۆش بە مامۆستاگیان زۆر زۆر بەخێر بێ سەر چاوان ئەمڕۆ پرۆگرامەکەمانە جوانتر کرد دەست خۆش قوربان سلامت بیا خۆستەکەوتوو ئینشەڵڵا